دەچینە لای تەوەری دووەمی بەرنامەکەمان. ئێستا وەک دەزانین ناوی خوێندکاران بە تەواوەتی بۆ بەشەکانیشیان هاتوۆتەوە بەشداری دەکەن و دەچنە نزانکۆ و پەیمانگاکان. جا ئەوەی گرنگاویش ئەوەیە کە ڕەچاوی باری دەرونی خوێندکاران بکرێت لەو کاتێککە دەچنە زانکۆ و پەیمانگاکان. لە ژینگەی کۆ دەچیتە ژینگەیەکی ترۆ جیاوازترە لە قۆناغەکانی ناوەندی و دواناوەندی، ژینگەیەکی ترە لە ڕووی خوێندن، لە ڕووی پەروەردەی، لە ڕووی مامەڵەکردن لەگەڵ مامۆستاکان، لەگەڵ هاوڕێکانت، هەموو تەواوی و ژینگەی کە لە زانکۆ و پەیمانگاکانی جیاوازە لە ناوەندی و دواناوەندی. بۆیە پێویستە مامۆستایان هەروەها خوێندکاران خودی خۆیان خێزانەکانیان کۆمەڵگا بەگشتی ڕەچاوی ئەمبارە دەرونیان بکەن، چۆن بتوان ئارامیان بکەنەوە، چۆن ئامۆژگاریان بکەن کە ئایا ژینگەی زانکۆکان چۆنە، پەیمانگاکان چۆنە، لەسەر ئەم بابەتە زانیاریان بەرێ. هیچ شتێک بۆ سەرباسکی ئەمڕۆ بۆی زانیاریمان دەستکەوە لەسەر بابەتی کەسانەوتی وە ڕێنمایی وەربگرین لە پسپۆڕی تایبەتەوە لەم بوارەیە بۆی خوێندکارانمان یاخۆت ئەو خێزانانەی کە خوێندکاریان هەیە کە ئەم ساڵی ترچنە وەرگیران و تاو ناویان هاتۆتۆ لە زانکۆ و پەیمانگاکانە. دکتۆر کەریم شەریف خەرجستانی پسپۆڕی دەرونیمان لەگەڵا بێ بە خۆشحاڵی و ڕاستەخۆ لە سلێمانی و ئەم بەیانێ لەگەڵمانەیە کە زانیاری و ڕێنمایی هەم بە ئێمە و هەم بە خوێندکاران و بە مامۆستایان و بە کەسوکاری خوێندکارانی شەدات کە چۆن بتوانن ئامادەیان بکەن، خوێندکاران خۆیان ئامادە بکەن بۆ ئەوەی دەست بەم پرۆسە گرنگ و چارە نووسازی خۆیان بکەن. جواب چینە لای دکتۆر کەریم. دکتۆر کەریم بەیانیت باش و سپاس بۆ ئامادەبوونت. پێم خۆشە یەکسەر لەو پرسیارەوە دەست پێ بکەین، ینی ناوەکان گەڕاونەتەوە خوێندکارانە سێتر ئەزانن لە شۆوەرە گیرێن و چ کۆلیژێک وەریانەگرێ وەکو سانا باسی کرد، ینی لە مەرحەلەیەکەوە لە هەنگاوێکەوە هەنگاوێکی تر ئەنن کە دنیایەکی جیاوازترە، لە ڕووی خوێندنەوە جیاوازە، لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتیەوە جیاوازە، لەگەڵ لە ڕووی پەیوەندی ڕەفاقەتەوە جیاوازە. ڕەنگە هەندێک خوێندکار بۆ شێوەیە خۆی ئامادە نەکردێت لەوێ کاچێتە ناو زانکۆ و پەیمانگاکانەوە تووشی نەخۆشی یاخود تووشی خەمۆکی ببێت لەلایەنی دەرونیا، تووشی شڵەژانیەکی دەرونی بێ. خوێندکار چۆن خۆی ئامادە بکات بۆ ئەم پرۆسە گرنگی کە ئیتر لە بەردەمیایەتی بۆ ماوەی 4 ساڵ بە یاخود 2 ساڵ لە خوێندن بێ؟ سەرەتا بەیانیەوە باش و سڵاو لە بینەران و بیسەرانتان. بێگومان هەر قۆناغی گواستنەوە بێ کۆمەڵێک کێشە لەگەڵ خۆی هێنێ. سا بەڕێزێ لە سلێمانی دانیشتووی بەس بڕۆ بۆ هەولێر شەو لە ئوتێل لەبەرەوەی گۆڕانکاری لە شوێنەکە تا بووە تۆ زێر دڵە ڕاوچێ و یعنی کاتێکی دەوێت هەتا خۆت ڕاهێنی و لەو ژوورەیە ئاخەوی جاوەرە ئەگەر تۆ لە قۆناغی ئامادەیی ئەپسی بۆ قۆناغی زانکۆ بێگومان فەرق و جیاوازێکی زۆر هەیە. یەکەم شت ئەبێ خوێندکارانە ئەوە بزانن کە ئێستا چوونەتە زانکۆ ڕێنماییەکان و یاساکانی جیاوازە بووکو وەزارەتی پەروەردە نییە. بۆ نمونە من نمونەیەکێنمەوە لە وەزارەتی پەروەردە بڕین لە ئامادەی و لە بنەڕەتی ئەگەر خوێندکار غەش بکات یا گزی بکات لە دەرسێکە لەو دەرسە ڕاست بەبێ، بەڵام لە زانکۆ لە هەموو دەرسەکانە ڕاست بەبێ. ینی ئەمە ئەبێ ئێستا هەموو جارێم کە لە زانکۆ بووین ماوەی 40 ساڵ پۆلی یەکەکان لەگەڵ یانە دانیشتین، ئەبێ ئێستا لە هەموو کۆلێجەکان لە هەموو بەشەکان لەگەڵ خوێندکارانی قۆناغی یەکەم کۆ بنەوە قسەیان لەگەڵا بکەن و ڕێنماییەکانیان پێ بڵێن، چونکە ڕێنماییەکانیان جیاوازە. لەوانەیە لە ئامادەی مامۆستای خوێندکارەکە ڕەسێتە سەر پێ هەمویان. لە زانکۆ ئەوە نییە، لە شوێنی خۆی دائەنیشێ. لە زانکۆ ئەوە بۆ نمونە چەند سمیستەرێک هەیە لەوێ کتێبێکی منهەجی نییە بۆی خوێندکارەکان لێساوە ڕابێن، ینی وەکو ئامادەی نییە کتێبێکی دیاریکراو هەبێ پەڕاوێک وەزارەتی پەروەردە چاپی کردبێت بۆ نمونە فیزیایە، کیمیایە، زیندەزانیە خوێندکار لەوەیە سعی بکات. نەخێت لە زانکۆ کۆمەڵی مفرەدات هەیە، بڕگە هەیە لە هەر بابەتێکە. ئەبێ لەوانەیە لە سەرچاوەیەک زۆربەی تیابێ، بەڵام بێ لە سەرچاوەکانی تر بۆی بگەڕێ هەمووی کۆکاتەوە، ینی بەدوای ئەوەیان نەگەڕێت کە یەک کتێبی دیاریکراو هەبێ وەکو ئامادەی ئەمە سعی تیا بکات و تەواوی تر دەرەچێت. نەخێر لەوێ سەرچاوە هەیە. ئەبێ هەر لە ئێستاوە خۆیان بۆ ئامادە بکەن و باشە خوێندکارێک ڕەنگە ئەم زانیاری نەبێ کاچێتە زانکۆ، ینی تا ئێستا لە پۆلی 12 خوێندوێتی و دەرچوو ئێستا ناوی هاتۆتەوە زانیاری نەبێ لەسەر ئەم بابەتی کە ئێستا جەنابەت باسیەکەی چۆن زانیاری وەربگرێت، چۆن خۆی ئامادە بکات. بەڵێ ئێمە من بکاڵم لە کۆلێجەکەی خۆم هەموو ساڵێک
پۆلی یەکەکان نەهاتن یەک دوو محاضەرە و سەرۆک بەشیش لەگەڵیان کۆوە بووینەوانێ ئەمانگوو ئەم ڕێنمایانە هەیە ئێوە بێ پابەت بن پێوە ئەگەر ئەوە بکەی ئەمە بەرامبەرت دەکرێت ئەبێ ئەمانەیان بۆ ڕوون کرێتەوانێ لە زۆر بەش ئێمە چیمان نەکرد هەر وەکو نامیلکەیەک ئەم ڕێنمایانەمان چاپە کردۆمان نا بە خوێندکارەکان چونکە زۆر جار خوێندکارەکەوێتە هەڵەوە و ئەزانێ یاسا و ڕێنمایەکانی زانکۆ وەکو ئامادەیی وایە حەقی خۆیەتی نازانێ بەڵام ئەمە ئەرکی زانکۆ و کۆلێژ و پەیمانگاکانە ڕێنماییەکانیان بۆ ڕوونکەنەوە تا بە چاوڕوونیان هەبێ ئەو شتێک کە قەدەغەیە نەیکەن بۆ نمونە ناو پۆلا نابێ ئەم شتانە بکرێت نابێ ئەم شتانە لەگەڵ خۆ بێنیتە ژوورەوە لە بەشی ناوخۆی نابێ ئەم شتانە بکرێت ئەمانە هەمووی ئەبێ بە ڕێنمایی هەڵبواسرێ بە دەرگای پۆلەکانە بە دەرگای بەشە ناوخۆیەکانە لە لایەکی ترەوە کێشەیەک تر ڕوبەڕووی ئەو قوتابی خوێندکارانە ئابێتەوە کە لە ئامادەی تەنیا لە قوتابخانەی یەک توخمیان بڵێ مەسەن کوڕان هەر مەکتەبی کوڕان بۆ کچان هەر مەکتەبی کچان بۆ ئێستا لە زانکۆ پەیمانگاکان تێکەڵە بن کوڕ و کچ بە یەکەوەیە ئینجا ئەبێ حسابی وردی خۆی بکات یعنی جاری وا هەیە هەندێک لە خوێندکارەکان لەبەرەوەی لەگەڵ کچا یا لەگەڵ کوڕە مامەڵەی نەکردەوە کەوێتە هەڵەوە چونکە سایکۆلۆجیی ژن بە نەوعێکە سایکۆلۆجیی پیاو بە نەوعێکە کەواتە ئەبێ خوێندکاری کوڕ و کچە لێستا و بخوێننەوە خۆیان ئامادەکەن بزانێت توخمەکەی تر بەچی بێزارە بێ بەچی ناڕەحەتە بێ بەچی اینجا گرنگە ئەم 4 ساڵە تەرخانکەن بۆ مستەقبەلیان بەداخەوە من جاری وا هەبوو بەڕاستی ماوەی 40 ساڵ کە لە زانکۆ بووم ینی هەندی ڕەفتاری نابەجێ ئەکرا نامۆ بوون لە ئەنجامی ئەوەی نەیانەزانی مامەڵەی دروست لەگەڵ توخمەکەی ترکەن کێشەیان تووشە بوو ئەجا بۆ یەک گرنگە کوڕوکچەکان ئەگەر خۆشیان شارەزاییان نییە بەڕاستی ئێسایمە لە زانکۆ من مدیر بەڕێوەبەری سنتەری ڕاوێژکاری دەرونی و کۆمەڵایەتین ئیشی ئێمە ئەوەیە ئەبێ لە هەموو زانکۆکانە هەیە بۆیە ئەبێ هەر لە ئێستاوە ئەو سنتەرانە کە لە هەموو زانکۆکان هەیە خۆیان ئامادەکەن بۆ ئەوەی ئەم شتانە ڕوونکەنەوە بۆ کوڕان و کچان بۆ ئەوەی نەکەونە هەڵەوە باست لەوە کرد کە 4 ساڵی زانکۆ دەبێت ئەم خوێندکارە زۆر بەجددی بخوێنێ بەڵام بەداخەوە لە هەندێک لە خێزانەکاندا هەمیشەوە بە خوێندکارەکانیان دەڵێن تۆ بەس پۆلی 12 تەواو بکەتەوە و زانکۆ و پەیمانگاکان بۆ جۆرە نیە سعیکردنێکی هێندەی ناوێت بەڵام بێئاگالەوەی وەک دەزانین کە لەم قۆناغەدا کە خوێندکار ئامادە دەکرێت بۆ بازاڕی کار کە دواتر کۆمەڵگا بتوانێت وەکو کەسێکی سەرکەوتوو بۆ کۆمەڵگا سوودی لێ ببینێت چی بکرێت چۆن مامەڵە لەگەڵ ئەمەدا بکرێت کە بۆ خوێندکار ڕوو بکرێتەوە کە ساڵەکانی خوێندنی زانکۆ پەیمانگاکانیش هاوشێوەی دواناوەندی و پۆلی 12 گرنگن بێگومان گرنگتریشن لەبەرچی لەبەرەوەی لە زانکۆ و پەیمانگاکان ێستا پسپۆڕی وەرەگرن ڕاستە لە قۆناغی یەکە هەموو زانکۆکان کۆمەڵێن بابەتیان هەیە وەکو کوردۆلۆجی و ژینگەی زانکۆی ئەمە لە هەموو زانکۆکان ناخوێندە پێڵێن بەرنامە و پرۆگرامی زانکۆی بەڵام لە کۆلێجەکانی تر بۆ نمونە لە کۆلێجی پەروەردە لای ئێمە کۆمەڵێ بابەتە خوێندێ بەس کۆلێجی پەروەردە ئەی خوێنێ بۆ ئەوەی ئامادە بێ بۆ مامۆسایەتی زاینم سپۆڕیەکەی خۆی کەواتە ئەم خوێندکارن لە پۆلی یەکە زیاتر بابەتەکانی گشتیە توانی بڵێ نزیکە لەوەی عدادیە بەس لە پۆلی دووە ئیترەمی پسپۆڕی پێیاکەن اینجا ئابێم خوێندکارە و دایک و باوکە بۆ چوونەکان بەو شێوە بێ بەڵێ کوڕم ڕاستە لە قەلق و دڵڕاوچەی پۆلی 12 ڕزگارە بوو ئێستا کۆلێجە دڵخوازەکەی خۆ بەشەکەی خۆ دۆزیوەتەوانی لەو بەشەیە بەڵام گرنگە تۆ ئێستا ئێمە یاسایەکمانی لە وەزارەتی خوێندنی باڵا سێیەکەمەکە ئەگەڕێنەوە بۆ ناو زانکۆ یعنی بن بە موعید ماستەر و دکتۆرا تەواوەکەن باشە با ئێمە هانی خوێندکارەکانمان بین لە جیاتی بەشتی لاوەی چێوە سەرقاڵە بن و بە مۆبایل و بە کات بەسەربردننی ناڕەواوە با تەرخانیکەن بۆ خوێندنەکەیان بۆ ئەوەی لە ئاوایلەکان بن ئەو کاتە لە زانکۆ تەعینە بن ئەگەڕێنەوە تەنانەت ئەوانەی تریش کە لە دوای سێم و چوارەم و پێنجەمەوە تەبەنتان نمرەکانیان بەرزتر بێ فرسەتی وەرگرتنیان چانسی وەرگرتنیان لە ماستەر و دکتۆرا زیاترە بێت جا هەندێک خوێندکار هەبووە ئومنیەت و هیوای ئەوە بۆ بێ بە دکتۆر بەڵام ئەگەر نەشیتوانی کۆلێجی پزیشکی تەواو و نمرەی نەهێنا خۆی ئێستا لەو بەشەی لی وەرگیراوە ئەتوانێت نمرەی بەرز بێنێت خۆی ماندووکە تا ماستەر و دکتۆرا تەواوکە و کاتە سەر دکتۆرە ئێمە کۆلێجی پەروەردەمان تەواو کردووە بەداخەوە ئێمە لە پۆلی 12 ئێستا زۆر خوێندکار هەیە کە وەرگیراون ڕۆژانە ئەڵێ وەڵام من ئەو بەشەی خۆم حەزمە کرد وەرنەگیراوە ئەبێ ئێمە بە خوێندکارەکان ڕوونکەینەوە ئێمە هەرچی مرۆڤ داوایەکە و حەزی لێیەتی مەرج نێبێتە دی ئەبێ بژاردەی دووەم و سێم و چوارەمی هەبێت
بۆیە نابێت ڕەشبین بن ئێستا بۆ نمونە هەندێک کەسێ حەزیەکە چێتە کۆلێجی پزیشکی لە ئێستا لە زیندەزانی کۆلێجی زانست وەرگیراوە ئەگەر لەوێ لە ئەوایلەکان بێ ڕێک ساڵێکی تر دەچێتە کۆلێجی پزیشکی لە پزیشکی ڤێتێنەری وەرگیراوە ئەگەر ئەوایل بێ ڕێگە چێتە کۆلێجی پزیشکی لە پەیمانگای با بڵێن سەحە وەرگیراوە یەکەم بێ چێتە کۆلێجی پزیشکی ئەندازیاری قانون هەموو ئەوانە دەرفەتانە هێشتا ماوە بەڵێ ئەو خوێندکارانی چاوەڕیان کردو ڕەنگە بچێتە زانکۆ بەڵام چۆتە پەیمانگای خۆ چاوەڕێ بەشێکی تری کردو لە زانکۆ و تو ئاماژەت پێدا بەڵام لە بەشێکی تر کە ڕەنگە بە دڵی خۆی نەبێت تووشی شۆکێکی دەرونی ئەبێ خێزانەکان کۆمەڵگا چۆن مامەڵە لەگەڵ ئەمەدا نابێت تووشی شۆ خوشکە بەڕێزەکەم نابێت تووشی شۆک بێ ئەبێ لە سروشتی ژیان تێبگات هەرچی ئەوەی ئێمە تەمەنایەکەین مەرج نێبێتە دی زاناکان هەتاوەکو ئێستا هەزاران توێژینەوەیان کرد ئەم پزیشکە جیهانیانە کە نەخۆشی شێر پەنجە چارەسەر بکەن هەتا ئێستا سەرکەوتون نەبوون مانای ئەوە نییە وازەیەنن لەبەرەوە سەر نەکەوتن هەنگاوێکە بۆ سەرکەوتن کەواتە ئەمانەگەر لە پەیمانگایە ئێمە لە زانکۆ سەدان و هەزاران خوێندکارمان لا پەیمانگای تەواو کرد و هاتوو بۆ زانکۆ یعنی خۆ دوای پەیمانگا توانە بێ لە زانکۆ بخوێنێ ئێستا خوێندنی ئێواران هەیە پەڕەلێل هەیە زانکۆ ئەهلیەکان هەیە ئەمانە هەمووی دەرفەتن لە بەردەمیە با ئەو بەشەی ئێستا وەرگیراوە با تەواوی بکات ئەتوانێت 4 ساڵ چیە و کۆڵم پێچی مێزەرێکە ئێستا ژیانەوە خێرا بۆ لە خۆی ساڵە ڕوا با دوای ئەوە هەمووی گەنجن لە 18 ساڵ و 19 ساڵە با دوای ئەوە ئەو بەشەی کە حەزی لێتی با بخوێنەی کێشەیەک نییە بەڵام نابێ خۆی غەمبار کات و هەر لە ڕابردووە بژی چێ لێ ئێمە دوێنەی بۆ گەڕێت و تاقەفەتی بۆخوا تەواو ئەوە بەشەکەی خۆتە ئەوەی ئەگەر ڕازی نییە و لە خۆی ڕابینێ ساڵی داهاتوو نمرەی بەدەستر بێنێ با تحسین معدل هەیە وەزارەتی پەروەردە و دەرفەتەی یاونەتێ بۆ ساڵی داهاتوو خۆی تاقیکردنەوەی ترکە ئەمە کرد و سەر خۆیان و بڕیاری خۆیان و خێزانەکانیان باش دکتۆر تاسە باسمان لە خوێندن و لە چۆنەڵی ئەجوایی خوێندن و سیستمی خوێندن کرد با بینە سەر لایەنێکی تریش دکتۆر یعنی خوێندکار هەیە ڕەنگە لە ناوچەیەکی دوورە دەست لە شارە گەورەکان ژیانی کردبێت و خوێندنی ئەم چەند ساڵی تەواو کردبێت لە ڕووی کۆمەڵایەتیەوە کەسێکی جیاوازتر بێ وەک لە خوێندکارێکە لە شارێکی گەورەیە ژیاوە و خوێندنی تەواو کردووە ئێستا کە ئەچێتە زانکۆ ئەو دنیایی کە لە ناو زانکۆیە هەیە ئەو شێوازی تەعاملکردن و ڕەفتارکردنی کە لە زانکۆیە هەیە ڕەنگە ئەمەش لایەنێکی تری دەرونی بۆ ئەم خوێندکارە دروست بکات لەم حاڵەتەیە ئەبێت چی بکات خوێندکار یاخود بەرپرسانی زانکۆ ئەبێت چی بکەن بۆ ئەوەی ئەم ئەجوایە خود ئەو فەزایی کە لە ناو زانکۆیە هەیە بۆ ئەو خوێندکاری کە لە دەرەوەی شارە لە ناوچەیەکی دوورە دەستە ڕەنگە ئیمکاناتێکی وا نەبوو بێ لەوێ سەکاتۆتە زانکۆوە تۆزێک بۆی تاکوڕایە تۆزێک بۆی قورس بێت دکتۆر ڕاستە یعنی توانین وەکو نمونێ بەراوردێ وەکو چۆن ئێمە لە عێراق لە کوردستانەوە ڕۆین بۆ ئەوروپا لەوێ زیینگەکە و تەکنەلۆژیا و یاسا و ڕێسا و هەمویان جیاوازە ئەمیش با بڵێن وابێ بەڵام مرۆڤ ئەڵێگەن نەیتوانی ژینگەکە بگۆڕێ بێ خۆی بگۆڕێ کەواتەم خوێندکارە هاتۆتە زانکۆ جاران هەر لەگەڵ کوڕابووە لەگەڵ کچابووە ئێستا مادەم قبوڵی کرد ڕازی بوو بێتە زانکۆ ئەبێ قبوڵیەوە شکار لەگەڵ بەرامبەرەکە لەسەر کورسیە دانیشە کچ و کوڕێ بەڵام خۆڕۆژی قیامەت نییە دنیا آخر نەبوو کوڕ و کچە بەیەکەوە بخوێنن بە مەرجێک ڕێزی یاسا و دابوونەریتەکە بگرن خۆ لە کام گوندی کوردستان ئەڵێ دوورە لە زانکۆکان و لە شارەکانەوە لەگەڵ ناوشارە دابوونەریتەکە وەنگە جیاواز نییە بەها ئەخلاقیەکان وەنگە جیاواز نییە بەڵام ئەوەیە لەوێ لەوانەیە 4 مامۆستا دەرسی پێوتووە ئێستا بێ بە 20 مامۆستا 30 مامۆستا ئەگەر لەوێ خوێندکارەکانی لەوانەیە 100 کەس بوو بێتن ئێستا بێ بە هەزاران کەواتە ئەمە ئەبێ ئەم خوێندکارە لەلایەنی دەرونیەوە خۆی بۆ ئەم ژینگەی ئامادە بکات لەوانەیە جاران هەر لە ماڵی خۆیان بۆ لەگەڵ دایک و باوکی بە ژوورێکی تایبەتی هەبووە ئێستا نەخێت ئەچێتە بەشی ناوخۆیی ئەوانەیە حەو کەس 8 کەس بەیەکەوە ئەبێ فێر بێ خۆی ئامادەگات چۆن خۆی خواردن ئامادە ئاکات چۆن خۆیە گونجێنێ لەوانەیە جاران لە ماڵەوە سەعات 9 شەو بە خۆی لێ خەوت و هیچ دەنگ نەبوو ئێستا خوێندکاری تیا 11 و 12 ناخەوێ 1 و 2 ناخەوێ کەواتە ئەبێ هەر لە ئێستاوە خۆی بۆ ئەم ژینگەی ئامادە بکات ڕاستە ئاسان نییە ئەخ باشە دکتۆر هۆلیەکان دایمەن هەموو ساڵێ ئێمە بینی ومانە یەکەکان تۆزێکیان بۆ دروستەبێت بەوە نەشکێکە خۆی ئامادە بکات ئەمانی کە ئەبێ ئامادەی بکەن ینی باواز لە زانکۆ بێنین بینە دەرەوەی زانکۆ چی ئەبێ ئامادەی بکات چێ بە پشتیوانی بکات چێ بێ پاڵ پشتی بکە ئەبێ ئەم سوود لە ئەزمموی خوێندکارەکانی پێش خۆی وەربگرێکە لە زانکۆن یان نەخێت ئەمە ئیشی دایک و باوکە ئیشی کەسوکارە بەڵێ نازان چۆنە لەوانەیە دایک و باوکە خوێنەوارە ئێمە ناتوانین و بەرپرسیارێتە بخێنە سەر دایک و باوک دایک و باوکی
خوێندنی نەبوو نەشتوەتە زانکۆ نازانێ یەکەم ئەرکی بەشەکانە ئەو بەشانی لێ وەرەگیرێ ئەبێ سەرۆک بەشەکە و بڕیاردەری بەشەکە و مامۆساکان ڕۆڵیان هەبێت لە ئاشناکردن و لە ڕوونکردنەوە شتانی کە ئێسامە باسێکن بۆ خوێندکارەکان دوو لە هەموو زانکۆکانە بە ئەهلی حکومیەوە بە بڕیاری وەزارەتی خوێندنی باڵا ئێستا لە هەموو زانکۆکانە سنتەر هەیە سنتەری ڕاوێژکاری دەرونی کۆمەڵایەتی کە من ئێستا لە زانکۆم بەڕێوەبەری ئەو سنتەرم ئێمە خوێندکاران نێن کە کێشەی دەرونیان هەیە کێشەی قێزانیان هەیە کێشەی ئابوووریان هەیە هەر شتێکیان هەبێت کێشەی سعیکردنیان هەیە لەگەڵیانە دانیشن چەند دانیش نییە چەند جارێک لەگەڵیانە کۆبینەوە کەواتە لێرەیە ئەم سنتەرانەش تەواوکەری ئیشی بەشەکانن لەگەڵەوەشا جەنابێ لە ڕێگەی کەناڵەکەی بەڕێستانە ئەو هەموو کەناڵ و پەیج و ئەکاونتانە هەیە بەردەوام خەڵک قسە لەسەر لایەنی دەرونی و پەروەردەییەکە ئەبێ ئەم کەسانە بەدوای ئەوانە شابگەڕن سەدان کتێب هەیە دەربارەی باری دەرونی ئینسان و کێشە کۆمەڵایەتی دەرونیەکانی و گۆڕانکاری ژینگە و خۆگونجاندن لەگەڵ زانکۆ ئەیدەی خۆم خوێندکارە ژەمە نییە بێت و بۆ خۆی پاڵی دەباتەوە بڵێ ئیتر هەموو ڕەجە باسام و شتێکەکەی بەدەنیەوە ئەبێ ئەویش هەوڵ با ژینگەکەی گۆڕاوە. باشە دکتۆر لە قۆناغەکانی تری پێش زانکۆ با بڵین لە قۆناغی پۆلین و قۆناغەکانی پێشتر کوڕووکچ ئەو بەرکەوتنیان نییە پێکەوە خۆ با بڵین خوێندنیان پێکەوە نییە بەڵام کە دەچنە زانکۆ پەیمانگاکان ئەم ژینگێ بابەتێکی نوێ سەبارەت بەوان ئەمە چۆن مامەڵی لەگەڵا بکرێت لە ڕووی دەرونیەوە ڕێنماییچێ بۆ ئەمە. بەڵێ بەڵێ ئێمە بەڕاستی من سوپاسی وەزیری پەروەردە ئەکەم کە من 17 ساڵە هەوڵمانە سەرکەوتوو نەبووین بەڵام ئەم 2 ساڵە جەنابی وەزیری پەروەردە ڕەزامەندیدا ئێستا دوو بابەتماندا ناوچێ هەستمان بەم کێشانە کردبوو من 40 ساڵە لە 89 مامۆسای زانکۆی ئەزانین ئەم کێشانە هەیە بڕاو هەبێ خوێندکارێتە زانکۆ یعنی لای کچەکان نازانێت شتێکی سوڕی مانگانە وەزانین ئەمە تووشی نەزیب بۆ نەخۆشیەکە کوڕ کۆمەڵی کێشە و گۆڕانکاری لەلایە بێ بۆ ئێمە داوامان کرد وتمان تۆ لە وەزارەتی پەروەردە مناڵەکەی من فێری جوگرافیای ئەفریقا ئەکەی بەڵام جوگرافیای لەشی خۆی نازانێت ئەوە بوو دوو بابەتمان پێشنیاز کرد الحەمدوللا ئێستا ئەم ساڵ ئێستا 2 ساڵ لە تێستا بوو ئێستا ئەم ساڵ کە من قسە بۆ جەنابتانەکە لە هەموو قوتابخانەکانی ئەوانەی یەکدەوامین لە هەرێمی کوردستان لە زاخۆ تا خانەقین ئەخوێندرێت لە پۆلی 8 سایکۆلۆجی گشتیە خوێندێ لە پۆلی 10 سایکۆلۆجی هەرزەکارە خوێندێ لەوێ کۆمەڵێ بابەتمان داناوە چۆن مامەڵە ینی شارەزای جسمی خۆیە بێەوە چۆن مامەڵە لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتیەکان لەگەڵ مۆبایل لەگەڵ توخمەکەی تر ئەمە هەمووی زانیاری ئەیدرێتێ لەگەڵ ئەوەشە کە هاتە زانکۆ پێویستە وەکوتم و سنتەرانی وەکویە من ئێساییم خوێندکارەوانە جاری وا خەریکە گەوێتە غەڵەتەوە ئەڵم باوکە گیان ڕاستە تۆ تەمەنەکە 19 ساڵە 20 ساڵە لێرە بەدواوە مەچۆ عیلاقە لەگەڵ یەکێکا دانێ بۆ کات بەسەربردن هەمانە و کێشانە چونکە تۆ خوشکە هەیە تۆ دایکە هەیە تۆ ئەبێ احترامی بەرامبەرەکە بگری ئەم کچە بەڕووی بەسادە و کچیش نابێ کوڕەکە خەڵەتێنێ ئەگەر مەبەستێتی لەگەڵ یا پەیوەندی هەیە با پەیوەندیەکە بۆ ئەوە بێ بیکا بە هاوسەری خۆی کەواتە نابێ لە پەنجەرە بچنە ژوورۆ با لە دەرگا وت ئەگەر تۆ ڕازی ئەم کەسە و بەدڵە بڕۆ بە دایک و باوکە بڵێ با داوایکەن یعنی ئەمە شتێکی مەشروعە هیچ کێشەی تیان نییە بەڵام ئەوەی کە من ملاحەزەم کردو بەداخەوە هەندێک کچ بۆ کوڕ ڕابواردن کات بەسەربردن بە کوڕ هەندێک کوڕیش بۆ هەڵخەڵەتانی کچ ئەمە قوبوڵ نییە ئەمە چارە نووسێمانە خانە مەترسێ و تووشی نەخۆشی و گرفتی دەرونیە بن و هەوڵی خۆکوشتنێن ئەمە ڕۆڵی ئێمەیە وەکو توێژەرانی دەرونی و کۆمەڵایەتی لە سنتەرەکانە چۆن بەرچاوڕوونیان بین و شتەکانیان بۆ ڕوونکەینەوە چونکە باو معلوماتە ئێستاوەنی لە زانکۆ وەرگیران لە پۆلیەک 19 ساڵن 19 ساڵن هەتا 2 ساڵی تریژەچێتە پۆلیسە هێشتا پەردەی مێشکەوەی پێڵەن کۆرتێکس قشرەی دەماخی کە من و تۆ ئێستا ئازانی نەمە غەڵەتە و ئەمە منطقیەوە منطقی نییە و دووربینین ئەوە لە 21 ساڵێ لای ئەوان دروستە بێت کەواتە هێشتا هەرزەکارن بۆیە بێ ئاگامان لیان بێ بۆی نەکەونە هەڵەوە. سپاس دکتۆر. بەڵێ دەست خۆش دکتۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ دکتۆر کەریم شەریف قەرەچەتانی پسپۆری دەرونی کە ڕاستەوخۆ لەگەڵمانە. زۆر سپاس دکتۆر.